خلط وتمارن الخلط اگر كالبلكي نومالتي خوشي بين الشتيكا طبعا الدواء المجات وبريك بيتام وبعرف وزي زحمه والله ما قال كالبل نومال خوشي بين اتواني لبر هو من ضحني بسيري كاصل اكيد ياداش ما نعوض داوما الشاعري مدري ما او راجل كان سما ئێمە وەک شاندی کۆنگرەی نەتەوەی کوردستان بە ئامانجی کۆکردنەوەی کۆدەنگی و ڕێکخستنەوەی ناوماڵی کورد هاتین هەندێک چاوپێکەوتن و سەردان بکەین بەڕاستی لەو چوارچێوەیە ئەم کەمپینەی ئێوەش کەمپینی پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان یەکێکە لە کارە هەرە گرنگەکان بۆ دۆخی ئێستای خەڵکی ڕۆژاوای کوردستان و باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هاریکاری مرۆیی بە تەنگەوە هاتنی خەڵکی کوردستان بە هەر جۆرێ بێ ئێمە هەمومان لە مێدیاکانە ئەوە ئەبینین مناڵ لە برسا ئەمرێ خەڵک لە ڕێگا ئەمرێ لە وەکو لە ئەوانەی خۆسەری بیستمان خەڵک لە شاری شەهباوە کە کەوتە بەرهێرش و داگیرکاری کە 200 کیلۆمەتر زیاتر دوورە تا شاری ڕەقە بە تراکتۆر و بە شێوازی جیاوازە گوێزرانەوە کەمپینیەوە بۆ هاریکاری ئەوان ئەچێتە چوارچێوەی خەباتێکی نەتەوەی کە ئێمەش داوایەکەین کە ئێمەش کاری بۆکەین کە ئێمەش خەباتی بۆکەین هاوکاری مرۆیی بۆ هەر گەلێک بێ بۆ هەر لێ خەوماوێک بێ بۆ هەر ئاوارەیەک بێ کارێکی پیرۆزە کارێکی ئینسانیە کارێکی نیشتیمانەیە ئێمە ئاوای هەڵەسێنێنێ چ جای ئەوەی بۆ گەلەکەی خۆمان بێ چ جای ئەوەی بۆ خەڵکێک بێ کە بە ساڵانە قوربانی لە پێناو ئاشتی و ئارامی و دامەزراندنی سیستمێکی دیموکرات و ئازاد بۆ هەموو پێکاتەکانی ئەو وڵاتە ئەدەن کەمپینی پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان بەشێکە لەو خەباتەی کە هەر یەکەمان لە گۆشەیەکەوە بۆ ئازادبوونی نیشتیمانەکەمان بۆ پێکەوە ژیان و بۆ سەقامگیری و ژیانێکی شایستە تێکۆشانەکەین لەو ڕووەوە کەمپینی پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان بەڕاستی هەم دەنگدانەوەیکی باشی هەیە لە ناو گەلی خۆمانە ڕەنگە وەکو باس کرا بەهۆی هەندێک دۆخەوە بەهۆی کێشەی ئابوووریەکانی وڵاتی ئێمەوە لێرە ئەگەر لە ئاستێکی ئاوا گەورەشان نەبێت کە دڵی خوازێ بەڵام دیسان هەر تەنیا ئەگەر هەستێکی هاریکاریش بێ بۆ خۆی مانای گەورەیە و مانایەکی زۆرە بەخشێ جارێکی تر ئێمە دەستخۆشی لە هەر هەموو ئەواناکەین کە بەشداری ئەم کەمپینە گرنگە بوون دەستخۆشی سوپاسی هەموو ئەواناکەین کە بە شێوازی جۆرە و جۆر هاریکاریان کردووە هیوادارین هەر هەموو لایەک بەتەنگ ئەو پرسەوە بێن و مێدیاکان کە لێرە ڕووماڵی ئەو کاراکەن دیارە گرنگێکی گەورەی هەیە دیارە هەڵوێستێکی هەم مرۆیی هەم نیشتیمانی و نەتەوەی خەڵکی باشووری کوردستانە بە تایبەتی و ئەو کەسانش کە ئەو کەمپینیان ڕێخستۆ لە پشت ئەو کارەوەستاون جارێک ئێمە دەستخۆشیتان لێکەین طبعا ئەمە ماوەی تقریبا زیدەی 20 ڕۆژ ئێمە وەکو کامپین ڕاگەاندنە لەگەل کۆمەلێک کەسایەتی لە سلێمانی و لە شەروشکەی دەردوری سلێمانی يعني زۆربەی ئەو وەفتێنین و زیارەت دەکەن یەک لە ئەوانە ئەمڕۆ وەفتی کەنەکە بە سەرپەرشتی هەفسەرۆکە زەینەب مرادێ لەگەل کۆمەلێک هەواڵێندی ترژی بەشدار بوون هەروەها یعنی دەربارەی پشتگیری ڕۆژئاوا و قامپانی بۆ ڕۆژئاوا ئەوەی گو ماوەی چەند ڕۆژێک ئێمە دەست پێکردنە بەنگەوەزی بۆ پاڵپشتکردنی خەڵک لە ئەم قامپانیا و مژارین گو وەکو فشار بکەن سەر دەرگەی سێماڵکال بۆ ئەو ئالیکاری و پێویستە بگینی بۆ ڕۆژئاوا و مژارین پشتگیری وەکو گەلی کورد بێکوە پشتگیری نەتەوی لە بۆ قەدی کوردی لە هەر چارپارچی کوردستان و تایبەت بەرەدۆخی ئێستا لە ڕۆژئاوا هەیە پێویستە ئێمە هەموو بێکوە یعنی پاڵپشتی ئەو تەکوشینە لە ڕۆژئاوا بکەن و تایبەت وەکو ژن ئێمە دەتوانین یعنی هین ئەو یعنی یەکبینی ڕای گشتی وەکو کورد بینن لایە هەفتە ئەو نیقاشین گو هەنە پێویستە ئێمە ژنجی تێدا ئەکتیف ڕۆل بلیزن و بتوانە بن ئەو بەرەدۆخی گو هەیە وەکو ژنجی نیشانێکی گەهاندنی وەکو بلێن ڕای کوردی لە بیەکوە و پاڵپشتی خەباتین ڕۆژئاوا وەریکردن نیقاش دەربارەی ئەوە دەچوو پشتگیری یعنی دەربارەی ئەوە دەچوو هەر کەسی
شيء يعني بنيازيجو أم علي كاري بيجني بروش أوا هرچندي وكو هلي أم بيجن مادي دا تشتكي زور جورانين بلام دهلي معنوي دا تشتكي زور منظنجو إمرو خلق خمان حركس يعني بحذر ورق يعني دينار دس بدك حتى يعني هيش مالكي برا لبو بيجني بردستي خلق خمان بروش أوا هرچندي يعني إماناتهم بأو برا إيش وأزاري قال خمان يعني وكو بلين درمان بكن اللي بلام هلي معنوي دا أم كومكي جوهاي وكو بتيبت هريمي سليماني حزكن بأوا اللي قال خلق خمان لروش أوا بالبشتي أوا بك